محمد الصادق الوعد الأمين. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وأدخلنا برحمتك في عبادك الصالحين. براني برز خوشويست، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەو شەو بە پشتیوانی خوای پەروەردیگار لەژێر تیشتی و لەژێر ڕۆشنایی ئاەتێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز یاخود بە شێوازێکی تر بڵێم لەژێر تیشتی چەند ئاەتێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز ئەو شەو باس لە زەرەرەکەین، باس لە زیانەکەین. خەسارەت ئایا طبعا لە قورئانی پیرۆز ئەگەر تەماشاکەین قورئان 45 جار باسی خەسارەتی کردیە، باسی زەرەری کردیە. 45 جار قورئان تەکیدی کردیتەوە زۆر باسی زەرەر و زیانی کردیە. طبعا زەرەر و زیان دیارە گرنگی خۆی زۆرە، بۆیە قورئان ئەوەندە تەکید دەکاتەوە. جاگەر تەماشای قورئانی پیرۆزکەین، قورئان وشەی زەرەری بە سێ شێواز هیناوە: بە خوسری هیناوە، و بە خوسرانی هیناوە، و هەروەها بە خەساری هیناوە. خوسر طبعا وەکو بە عەرەبی ئەڵێن بە مطلق الخەسارە، بە زەرەری ڕەهایی ئەگۆترێتن. زەرەر یعنی خودی ناوی زەرەر لە قورئانی پیرۆزدا بە خوسر ناوی هاتیە. هەروەکو خوای پەروەردیگار لە سوورەتی عەسر باسەکاتن ئەفەرمی وەالعەسر ئین الئینسان لەفی خوسر. طبعا هەموو ئینسانێک هەرچی مرۆڤە جا چ کەم چ زۆر لە زەرەردایە، زەرەرمەندە، چ کەم چ زۆر. جا مطلق الخسران بەڕەهایی باسی زەرەر لە قورئاندا بە ناوی خوسر هاتیە، چەمچی خوسری بۆ بەکارهێنایە. بەڵام ئەگەر تۆزێک زەرەرەکە زیاتر بی لە قورئاندا خەساری بۆ بەکارهێنایە، یعنی خەسار زیاترە لە خوسری. بۆیە ئەبینین قورئان دێتن کاتێک کە باسی کافرانە کاتن ئەفەرمی ولا يزيد الكافرين كفرهم إلا خسارة. لێرانە تەماشاکەی ئەو خەسارەتە زیاترە لەوەی خوسری پێشتر کە قورئان باسی کرد. یا لە ئاەتێشتر ئەفەرمی واتبعوا من لم يزده ماله وولده إلا خسارة. بەڵام ئەگەر خەسارەت و زەرەرەکە لەوەش زیاتر بوو، قورئان وشەی خوسرانی بۆ بەکارهێنایە. تەماشاکە خوسر کە زەرەرەکە زیاتر بوو ئەلیفێکی لۆ زیاد کرد، کردیە خەسار. بەڵام ئەگەر زەرەرەکە زۆر گەورە بوو، کردیە خوسران، ئەلیف و نونێکی لۆ زیاد کرد. یعنی ئەوەش ئەگە تەماشاکەی بەڕاستی بەلاغەتێکی زۆر لە قورئانی پیرۆزدا و بەدیعێکی جوان لە قورئانی پیرۆزدا ئەبینی. بۆیە خوسران گەورەترین خەسارەتە، یعنی زەرەری هەرە گەورەیە. بۆیە قورئان ئەفەرمیتن خسر الدنيا والآخرة ذلك هو الخسران المبين. يعني أو خسارتا أو زررة كمنية زررك دنيا وقيامتي لدزدا. بويا قرآن وشي خسراني بو بكار هنا. خوش ويستان جياني الدنيا لنيوان قازان جو زرر دا. إنسان لو جياني دا هول أداة بردوام كقازان بكاتن، محاولە ئەکاتن کە خۆی دوور بگریتن لە زەرەر. ئینسان کاتێک کە قازانجێکە کات زۆر دڵی خۆشە بیتن، بەڵام ئەگەر زەرەرە کاتن زەرەر تاڵە، تامی زۆر تاڵە، ئینسان دڵی پێ نامڕتاحە بیتن. هەندێک کەس لەوانەیە ئەگەر مولتەزیم نەبیت و پابەند نەبیتن بە دینەوە، کاتێک کە تووشی زەرەرەکە بیتن لەوانەیە لە خۆیەدات و دەست بە وەکو ئەڵێن دعوای جاهلی قسەی نابەجێ لە زاری دێتە دەرێ. بۆیە خەسارەت وەکو ئەڵێن تاڵە. بەڵام خەسارەتی حەقیقی بابزانین چییە؟ خەسارەتی حەقیقی ئایا لە دەستدانی دنیایە، لە دەستدانی ماڵە، مەنسبە، کابرا پلە و پۆستێک لە دەست بداتن، ماڵی دنیا لە دەست بداتن؟ خەسارەتی حەقیقی ئایا لە دەستدانی وەزیفەیە، کابرا فەرمانبەر بی و دەربکرێ لە وەزیفەی خۆی؟ خەسارەتی حەقیقی تیجارەتەکەت لە دەست بدەی؟ نەخێر. بەڵکو خەسارەتی حەقیقی ئەوەیە کە ئینسان قیامەتی خۆی لە دەست بداتن.
يعني دنیا وەکو خوای پەروەردگار فە مەتاع قەلیل دێت و ئەڕواتن تێ ئەپەڕیتن ئەوە خەسارەت نییە بەڵام خەسارەت ئەوەیە کە ئینسان قیامەتی خۆی لە دەست بداتن لێ زۆر کەس هەبوو لە دنیایەدا قازانجی زۆری کردو وەکو ئەڵێن ماڵ و مەنسب و دنیا هەمووی ئیوی بوو بەڵام لە قیامەتێدا چێ لە قیامەتێ زۆریان هەنە لەوانە کە خەسارەتمەند و زەرەرمەند دەبن بۆیە خوای پەروەردگارە فەرمێ قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة ألا ذلك هو الخسران المبين هذا وشي خسرانشي هنايا يعني أي محمد بيان بڵێ ئەوانەی کە خۆیان و ماڵ و منداڵیان زەرەریان کرد ڕۆژی قیامەتێ زەرەرەکەن ئەوەیە زەرەری دیار و ئاشکرا بۆیە خۆشەویستان ئەگەر تەماشاکەین پێشینانی ئێمە یعنی بە تایبەتی زانە بەرزەکانمان تەماشای شێخی ابن تەیمیەکە کاتێک کە ئەفەرمیتن قسەیەکی جوانی هەیە ئەڵێ سەجنی خەلوەتون ونفي سياحة وقتل شهادة في سبيل الله ئەوان واتێ نەگەیشت بوون کە زەرەر و زیان ئەوە بێت و ماڵی دنیای لە دەست بدەی و یا دەربکرێی لە وڵات و نیشتیمانی خۆت یا بکوژدەی ئەوانە هیچیان بە خەسارەت دانە ئەنا هیچیان بە زەرەر دانە ئەنا ابن تەیمیە فەرمیتن ئەگەر ئێمەی موسڵمان سجن بکرێن دەبەندیخانە بکرێن سجنی ئێمە خەلوەیە ئێمە لەوانەیە ئێستا مەجای ئەوە نەبیتن خەلوە بکەین وها وەکو ئەڵێن بە هەزار حاڵ تا شەوانی دەشەوەی ئاخیری ئەمینەینەوە لە مزگەوتان مەجال و کاتی ئەوە نییە و لەوانەیە زۆر سەرقاڵ بین بەڵام کاتێک کە بە ناچاری لە سز نەکرێی ئەڵێ سەجنی خەلوەتون ئەو کاتەی خۆم یەکلا ئەکەمەوە لەگەڵ خوای پەروەردگار ئەو کاتی بە زیکر و یادی خوای پەروەردگار مەشغوڵە بم خەلوەیەکی عاریفانەیە وأفرمي أجر سجنش نكرين إيماي مسلمان ونفي سياحة أجر در بكرين لسر إسلام ولسر دينداري لسر نشتمان بروري لسر خلق دوستي ومروف دوستي در بكرين سياحة أويشان قشتو جزارة كالخاج خومان در أكرين وأفرمي بلام أجر بش كجرين لسر أو دينا وقتلي شهادة في سبيل الله كشتنيشمان هر شهادة كوات إنساني مسلمان وكو پیغمبر صلى الله عليه وسلم فرمي عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير إنساني مسلمان براستي همو كاروباري خيرا أقر بيتو إنسان آواد يعني پابند ببديني خواي پروردگاروا إن أصابته سراء شكر كاتك كيف خوشيك ديتن شكري خواي لسركاتن وإن أصابته ضراء صبر بلام أقر توشي نارحتي وناخوشي جبو صبر قريتن كواتا هردو حالة إنساني إيمان دار خيرا هيتيان زررنين بلام زرر أويا كخوانا خواستا إنسان لبيناو ماليكي كمي دنياي لبيناو منصبيكي كمي دنياي لبيناو هندك تماعي كمي دنياي إنسان قيامتي خوي لدز بدا أو نك خسرة نك خسارة بلكو خسرانا خواي پروردگار فرمي وذلك هو الخسران المبين بويا خوشا ويستان قازان جو زرر لترازوی عاقڵمەندان دا بریتیە ئینسان ئیمان بە ئیمانی قازانج بکاتن ئیمانەکەی لە دەست ناداتن لە قیامەت قازانج بکاتن ئەگەر نا هەموو ئینسانێک وەکو گوتمان لە ژیانی خۆی کەمیان زۆر زەرەرەکات یعنی لە زەرەردایە هەر ژیانی ئینسان هەمووی چ مسلمان بی چ کافر بی خوای پەروەردگار بە مطلقی هینایەتی فەرمی والعصر إن الإنسان لفي خسر بالتأكيد شينايتي هموما لزرر داين بلام تشين بيتن إلا الذين آمنوا أوانك إيمانيا هنا وعملوا الصالحات باشان كرداري تاكا كان وتواصوا بالحق دائما وصيتي آمشگاری یەکتریە کەن کە طاعەتی خوای پەروەردگار بکەن کە خۆیان پارێزن لە محرماتی خوای پەروەردگار ئامۆژگاری خەڵک و خاک و ئامۆژگاری بەندەکانی خوای پەروەردگارەکەن بەردەوام ئەوە صفاتی ئیماندارانە بۆیە قەت ئەوانە لە خوسران دانین لەسەر هەندێش لەوانەیە تووشی ناڕەحەتی و ناخۆشی ببن بۆیە بە ئاخیرەکەش چە فەرمیتن کاتێک کە ئەتوو ئامۆژگاری خەڵکەکەی کاتێک بەرهەڵستی زوڵم و ستەمەکەی تووشی ناخۆشی دێی وەتەواسە و بالصبر پاشان پێویستە سەبر و ئارامیش لەسەر ناڕەحەتیەکانی ئەوە بگری کە تووشیەبی پاشی ئەوە بۆیە
خۆشەویستان وەکو گوتمان گەورەترین خەسارەت خەسارەتی دینە. ئەگەر نا خەسارەتەکانی تری دنیای ئینسان هەمویان ئاسانن، هەمویان سەهلن، هەمویان قەرەبوو ئەکرێنەوە، بەڵام خوا نەخواسە ئینسان قیامەتی خۆی لەدەست بداتن لەوێ وەکو ئەڵێن حتا ئێوارێ بڵێ ڕەبی ڕجعونی لەعەلی ئەعمەل صالحا فيما ترك وەڵا وەڵامەکەت ئاوا ئەدرێتەوە کەلا ئینەها کەلیمەة هو قائلها ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون. سوودی نییە، قازانجی نییە، کەواتە تاوەکو ئینسان کە لە ژیاندایە بە هەوڵ بداتن دینی سەلامەت بیتن. بۆیە خۆشەویستان ئەوەی دەمینی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام بەردەوام دوعای ئەوەیە کرد اللهم لا تجعل مصيبتنا في ديننا. زۆر یعنی ئەو دوعایە کرد پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام. جا ئەگەر پێغەمبەر دوعای ئەوە بکاتن خوایە ئێمە دینمان سەلامەتکەی، مصیبەت و بەڵا و فتنە نەکەویتە دینمان، ئەگەنا ئەوانی دیکە هەرچی مصیبەتە، هەرچی بەڵایە، هەرچی ناخۆشە بەسەر ئینسانی مسلمان دادێتن هەمویان ئاسانن، هەمویان دێن و تێئەپەڕن. بەڵام ئەوەی کاری چاکە لە دەست بداتن، ئەوەی میزانی ڕۆژی قیامەتێ سووک بیتن، کارەکانی کەم ببن ئەو کاتی و لای خراپەکانی خوا نەخواستە بڵێن دابکەویتن و لای چاکەکانی بەرز بیتەوە، ئەوە ئەو کاتی ئەو کەسە لە کەسانی زەرەرمەند دەبیتن. خوای گەورە فەرمی فەمەن ثەقولەت مەوازینه فەئولائیکە هم المفلیحون. ئەوانەی میزانیان تەرازویان قورسە بیتن ئەوانە کەسی سەربەرزن، ئەوانە کەسی سەرفرازن، ئەوانن کە ناجحن ڕۆژی قیامەت. بەڵام ومن خەفەت مەوازینه ئەوەی کە تەرازوی سووک بوو فأولئك الذين خسروا أنفسهم بما كانوا بآياتنا يظلمون. ئەوانان کە ستەمیان لەخۆ کرد، ستەمیان لە دەرونی خۆیان کرد و ئەوانە کەسانی زەرەرمەند و خەسارەتمەندن ڕۆژی قیامەت. بۆیە خۆشەویستان کاتێک کە خوای پەروەردگار ئادەمی عەلەیهی السەلام لەگەڵ حەوا هینا سەر زەوی وتیان ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خوای ئێمە ستەممان لە خۆمان کرد وەگەر تۆ لێمان نەبووری و ڕەحممان پێ نەکەی ئێمە لە کەسانی زەرەرمەند دەبین. بۆیە خۆشەویستان ئەوە بە شێوەیەکی گشتی باسی خەسارەتمان کرد، بەڵام بابزانین کەسانی زەرەرمەند چێن، نیشانەکانیان چین، ئەو کەسانەی کە ڕۆژی قیامەتێ زەرەرمەند دەبن. طبعاً چەند نیشانەیەکیان هەیە، کەسانی خاسیر، کەسانی زەرەرمەند، ئەوانەی زیانبارن. یەکەمیان ئەوەیە بێوەعدیەکەن. کەسانی زەرەرمەند لە ڕۆژی قیامەتێ ئەوانن کە مخالفەی وعدەکەن. کابرا سێزدە بەڵێن بە توەداتن، لە سێزدە بەڵێنی دە بەڵێنی مخالفەیە کاتن تەنها سێیان جێبەجێ ئەکا، ئەوانە کەسانی خاسرن. ئەوانە کەسانی خاسرن، کەسانی زەرەرمەندن ڕۆژی قیامەتێ کە هەزاران بەڵێن وعد بەگەل و بە نیشتیمان و بە خەڵک و خاکەدەن، کەسی یەکیان نابەنە سەرێ و هەزاران درۆ لەگەڵ خەڵک و خاکەکەیانەکەن. بەڕاستی لۆیە یعنی ئەوانەی کە پەیمانشتێنیەکەن کە بەڵێنەکانیان ناگەینە سەرێ ئەوە نیشانەی یەکەمە، و ئەوانەی کە یەکێکی تر لە نیشانەکانیان ئەوەیە کە فەساد گەندەڵی لەسەر زەوی خوای پەروەردگار بڵاوەکەنەوە، هەوڵەدەن شەهەوات بڵاوەکەنەوە، شوبوهات بڵاوەکەنەوە و هەوڵەدەن ئەمن و ئاسایشی وڵات تێکەدەن، ئەمن و ئاسایشی خەڵک تێکەدەن. ئەوانن کە کەسانی زەرەرمەندن ڕۆژی قیامەت. خوای پەروەردگار باسییان ئەکاتن، ئەفەرمی الذين ينقضون عهد الله من بعد ميثاقه ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك هم الخاسرون. ئەوانەی پەیمانشتێنیەکەن و ئەوانەی کە عهد و میثاق جێبەجێ ناکەن، بەڵێنەکانیان نە لەگەڵ خەڵک و نە لەگەڵ خوا جێبەجێ ناکەن و هەوڵەدەن فەساد و گەندەڵی بڵاوەکەنەوە، هەوڵەدەن ئارامی نایڵن لە وڵاتدا، ئەوانن کەسانی خاسر ڕۆژی قیامەت. هەروەها ئەو کەسانەی کە یەکێکی تر لە نیشانەکانیان ئەوەیە عیبادەتی کەسانی خاسر، کەسانی زەرەرمەند بریتیە هەتا ئەو کاتەی عیبادەتی خوای پەروەردگارەکەن تا مەسلحەتی دنیایان تێدابی. ئەگەر مەسلحەتی دنیایان نەما عیبادەت ناکەن، واز لە عیبادەت دەینن. یعنی هەر هەندە دینداریەکەن ئەگەر مەسلحەتێک لەو شوێنە لەو جێ ببینن، بەڵام ئەگەر مەسلحەتی دنیایان نەما
ئیدی واز لە دینداری دەینن ئەوانن کەسانی خاسیر و ئەوانە کەسانی زەرمەندن ڕۆژی قیامەت. خوای پەروەردگارە فەرمیتن ومن الناس من يعبد الله على حرف زۆرێک لە خەڵکی هەر ئەوەندە عیبادەتی خوای پەروەردگارەکەوەچی ئەڵێن لە نێواندایە لە قەراغیدایە فإن أصابه خير اطمأن به ئەگەر قازانجی کرد لەو دینداریەی پارەیەکی پێوە دەستهات ئەوە دڵی ئارامە بیت و مرتاحە بیت و عیبادەتەکە. بەڵام وإن أصابته فتنة انقلب على وجهه بەڵام ئەگە تووشی ناڕەحەتیەک بوو لەسەر دینداری لەسەر ئەو ڕێبازەی کە گرتیتیە بەر لەسەر ئەو خواپەرستیەی ئەفەرمی انقلب على وجهه یەکسەر کابرا واز دەینیت و واز لە نوێژ و تاعەت و کاک خۆت و خواپەرستی خۆ تەنها لەبەر حیزبێکی ئیسلامی خوای ناپەرستی یعنی ئەگەر زەرەرت کرد دوای وازتینا بۆ واز لە نوێژ و ڕۆژی و لە خواپەرستیەکەت دەینی. بۆیە خوای پەروەردگارە فەرمی خەسیرە الدنیا والآخرە ئەوانە هەم دنیاشیان لەدەست چوو هەم قیامەتیشیان لەدەستەچی وذلك بەوەندەش قورئان وازی نەینافەرمی وذلك هو الخسران المبین ئەوە زەرەری هەرە گەورە و ئاشکرایە کە ئەو کەسانە ئەیکەن خوای گەورە بماپارێستن. زۆر کەس هەیە عیبادەتی خوای گەورە ناکاتن بۆکۆڵە سوپاسی خوای گەورە ناکاتن تەنها لە کاتی خۆشی نەبیتن. بەڵام ئەگەر تووشی ناخۆشیەک بوو تووشی ناڕەحەتیەک بوو ئەو کاتی واز دەینی. پێغەمبەر طبعا ئەوە وەکو قورئانە فەرمیتن خەسرە الدنيا والآخرة. ابن عباس رضي الله عنهما أفرمي كان الرجل يقدم المدينة فإن ولدت امرأته غلاما ونتجت خيله قال هذا دين صالح. أفرمي سەردەمی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کاتێک کە مسلمانان هیجرەتیان کرد لە مەککەوە بۆ مەدینە ئەفەرمی پیاوی وا هەبوو هەندێک کەس ئەگەر کاتێک کە دەهاتە مەدینە ئەگەر خێزانەکەی منداڵێکی بوو بایە کوڕێکی بوو بە یان وڵاخەکەی بڵێن بەچکەکی فەرخەیەکی بوو بایە ئەیگۆ وەڵاهی ئەوە دینەکی زۆر باشە. بەڵام فإن لم تلد امرأته ولم تنتج خيله قال هذا دين سوء. ئەگەر خێزانەکەی منداڵی نەبوو بە یان وڵاغەکەی هیچ بڵێن فەرخە و ئەوانەی نەبوو بانە ئەیگەوە دینەکی خراپە. طبعا بوخاری ئەوەی ڕیوایەت کردیە. بۆیە ئینسان ئەوە کە قورئان باسی کرد زۆر کەس هەیە تەنها لەبەر مەسلحەتی دنیایی عیبادەتەکاتن ئەوانە بەڕاستی دەبی ئاگامان لێبیتن. ئینسان ئەگەر تەنها لەبەر مەسلحەتی دنیا بوو ئینسان خەسرە الدنيا والآخرة ئەبی خوای گەورە بمان پارێزتن. خۆشەویستان هەر لە زەرەرە کە قورئان باسی هەندێک زەرەری کردیا فەرمی یا ئەیها الذین آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون. أفرمي أي إيمان داران با مالتان هروها من دالتان واتان لێنەکەن کە بێئاگابن لە ذیکر و یادی خوای پەروەردگار لە عیبادەت و تاعەتی خوای پەروەردگار. ئەفەرمی ومن يفعل ذلك هەر کەسێک ئەوە بکاتن بێئاگابی لەبەر ماڵ و منداڵ و دنیاداری و ئەوانە فأولئك هم الخاسرون ئەوانە کەسانی زەرەرمەندن. خاڵێکی تر لە نیشانەکانی کەسانی زەرەرمەند بریتیە لەوەی کە کابرا زوڵم لە برای خۆی بکاتن. برای مسلمانی هاو نیشتیمانی خۆی زوڵمی لێ بکات ستەمی لێ بکات بەناحەق بیکوژیتن ئەوە یەکێکە لە نیشانەکانی کەسانی زەرەرمەند. با لە ژیانی دنیاشدا بەخۆشی بژیتن ئەو کەسە با ژیانی دنیای پڕ بیتن لە وەکو ئەڵێن سەروەت و سامان و ماڵی دنیا هەموو ئیوی بەڵام مادام ستەم لە برا مسلمانەکەی خۆی ئەکا کەسێکی زەرەرمەندە. خوای گەورە ئەفەرمی فطوعت له نفسه قتل أخيه فقتله فأصبح من الخاسرين. کاتێک کە باسی هەردوو کوڕەکانی ئادەمەکە عەلەیهی السەلام کە زوڵمی لە براکەی خۆی کرد ئەفەرمی بۆ یەکێک لە زەرەرمەندان و ئەوەی کە بەگوێی شەیطان بکاتن شەیطان بکاتە پشت بە شەیطان بەستیتن هەموو کاروبارەکانی پشتبەرز بیتن بە شەیطان شەو ڕۆژ لە کردار و گفتاریدا لە هەڵس و کەوتیدا هەمووی بە قسەی شەیطان بیتن ئەو کەسەش کەسێکی زەرەرمەندە. ومن يتخذ الشيطان وليا من دون الله فقد خسر خسرانا مبينا. خۆشەویستان یەکێک لە نیشانەکانی زەرەرمەندی ئەوەیە کە ئینسان هەرچی تاعەت و عیبادەتە لە دنیا کردیتی زۆر کەسێ زۆر تاعەتی کردیە زۆر عیبادەتی کردیە بەڵام ڕۆژی قیامەت
ئەبیتە یەکێک لە زەرەرمەندان هەرچی ڕەسیدی تاعاتی هیچی پێنامینێ بۆ چونکە زوڵمی لەوەی کرد، چونکە ماڵی ئەوەی خوارد، چونکە قسەی بەوەی گوت. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمی ئەتەدرون من المفلس، ئەزانن کابرای مفلیس و زەرەرمەند چێە کە هیچی پێنەمابیتن ڕۆژی قیامەت؟ سەحابە گوتیان قالوا المفلس فينا من لا درهم له ولا متاع، أو كسيك باري نبي ديناري نبي درهمي نبي. بيغمبر صلى الله عليه وسلم فرموي إن المفلس من أمتي يأتي يوم القيامة بصلاة وصيام وزكاة ويأتي وقد شتم هذا وقذف هذا وأكل مال هذا وسفك دم هذا وضرب هذا، فيعطي هذا من حسناته وهذا من حسناته، فإن فنيت حسناته قبل أن يقضى ما عليه أخذ من خطاياهم فطرحت عليه ثم طرح في النار. رواه مسلم. أفرمي كسي زررمند وخسارتمند روج قيامتي أو كسيا كديتن لو أنا كابران ويجي كربي روجي قربيت زكاتي دابتن زور كسيا خوي بمسلمان دا أنا بەڵام ماڵی ئەوەیە خواتن سەبەوەی ترێڵێتن لەوەی ترەداتن ئەوەی تر بە ناحەق دەسز نەکاتن ڕۆژی قیامەتێدی هیچی پێنامێت، چونکە وەکوڵێن لە حەسەنات و لە چاکەکانی بەوەیەدەن ئاخری هیچی پێنامینێ، ئاخری لە گوناهەکانی وانەش هەڵەگرن لەسەر ئیویدا ئەنێن. ئەوەیە زەرەری گەورە ڕۆژی قیامەتێ. بۆیە خۆشەویستان زەرەری هەرە گەورە ئەوەی کە چاوی ئینسان فرمەسکی بۆ ئەباریتن ئەوەیە ئەو کەسەی کە قورئان کاریگەری تێنەکاتن، ئەو کەسەی کە هەموو دنیا ئامۆژگاری بکاتن بە قسەی کەس نەکاتن، ئەو کەسە کەسێکی زەرەرمەندە. قورئان فەرمی لەهم قولوب لا يفقهون بها، دڵێکیان پێوەیە هیچ وەرناگریتن. زۆر کەس هەیە زۆر ئامۆژگاری ئەکەی، هەموو دنیا پێیان ئەڵێ ئەوە باشە ئەوە خراپە، بەڵام کەچی بە قسەی کەس ناکرێتن. ئەوانە کەسانی زەرەرمەندن. هەروەها خۆشەویستان کات بە فیڕۆدان ئینسان کە ئەو کاتە بەڕاستی زۆر بە نرخە لای ئینسانی مسلمان، بۆیە ئینسان ئەگەر بێت و کاتی خۆی بە فیڕۆ بداتن بە شتی بێهودە سەرفی کاتن خوا پەنامان بداتن ئینسان لە زەرەرمەندانە بی. هەندێک جاران زەرەر تووشی ئومەتی شەبیتن نەک هەر تاک، زۆر جاران کۆمەڵگا هەمووی زەرەرمەند دەبیتن، وەکو قورئانە فەرمیتن وەکەئەی من قەریەة عەتەت عن ئەمری ڕەبیها. زۆر گوند هەنا، زۆر شار و لادێ هەنا کاتێک کە بێ ئەمری خوای پەروەردیگارەکەن عن أمر ربها ورسله فحاسبناها حسابا شديدا وعذبناها عذابا نكرا. سزایەکی بە شیدەتمان دان چونکە بێ ئەمری خوای پەروەردیگاریان کرد. فذاقت وبال أمرها وكان عاقبة أمرها خسرا. سەرنجامیان زەرەر بوو، سەرنجامیان تووشی زەرەر و زیان بوون. هەر ئومەتێک هەر گەلێک هەر نەتەوەیەک انحراف کە لە منهەجی خوای پەروەردیگار لابدا، لەو ڕێگەیە لابدا کە خوای پەروەردیگار داینایە و مخالفەی ئەوامری خوای پەروەردیگار بکاتن و بێفەرمانی پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وەسەلام، بێگومان ئەو ئومەتە ئەو گەلە ئەو نەتەوەیە تووشی زەرەر و زیانی زۆر زۆر گەورە ئەبیتن. هەروەکو خوای پەروەردیگارە فەرمی سنة الله في الذين خلوا من قبل ولن تجد لسنة الله تبديلا. ئەوە سنەتی خوایە لە گەل و نەتەوەکانی پێشیش. هەر گەل و نەتەوەیەک لە ڕێ لای دابی خوای پەروەردیگار سزای داینەوە لە کەسانی زەرەرمەند بووینە. ئەوە نیشانەکانی کەسانی زەرەرمەند بوون. بەڵام ئێمە چی بکەین بۆ ئەوەی زەرەر نەکەین، بۆ ئەوەی لە کەسانی قازان ئەو کەسانە بین کە قازانجی گەورە بکەین؟ زۆر بە کورتی یەک ئاەتی قورئانی پیرۆز باسی تیجارەتێکی گەورە ئەکاتن، ئەفەرمی هەر کەسێک بیکاتن، هەر کەسێک ئەو بازرگانیە بکاتن، ئەو کەسێکە بی قازانجی زۆر زۆر گەورە ئەکا. ئەفەرمی یا ئەیها الذین آمنوا هل أدلكم على تجارة تنجيكم من عذاب أليم. ئەی باوەڕداران، ئایا بازرگانیەکتان پێ نەڵێم کە بتان پارێزیتن لە عەزابی بە شیدەت و ناخۆش ڕۆژی قیامەت؟ تؤمنون بالله، یەکەم باوەڕتان بەخوای پەروەردگار هەبی، ورسوله باوەڕتان بە پێغەمبەرەکەی هەبی عەلەیهی الصلاة والسلام، وتجاهدون في سبيل الله لەڕێی خوای پەروەردگار تێبکۆشن بە ماڵتان بە سەرتان بە نەفسی خۆتان بە هەرچی پێتان نەکرێت، بە هەر شتێکە تێکۆشان لە ڕێی دینی خوای گەورە بە زمانە بە هەر شتێکە پێتەکرێتن ئەتوانی بەردێک لەسەر بەردێک دابنەی بۆ ئەوەی کە خزمەت بەو ئاینە پیرۆزە بکەی بیکە. بۆیە ئەفەرمی بئەموالیکم، جا قورئان باسەکە وتجاهدون في سبيل الله بأموالكم بمالتان
وأنفسكم بخودي خوتان بنفسي خوتان ذلكم خير لكم أو باشتربوا إيوة إن كنتم تعلمون. باشان أفرمي إن الذين يتلون كتاب الله أواني قرآن خوينن وأقاموا الصلاة نويجكا وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية وأبخشن بنهيني وبنهاني بأشكرا وبنهيني لبيناوي خواي پروردگار يرجون تجارة لن تبور أوانا براستيل بازرگانية أكان وأوانا قد زررناكن وأوانا كساني قازان زكنو روج قيامت خواي پروردگار لكسانك حسابيانا كاتن كتجارتكيان قازان زيشي زور زوري بوهيناون لخواي قوري أباريما وكخواي پروردگار لو كسانا ما حساب كاتن كروج قيامت سربرز وسرفراز بين خواي پروردگار طاعت وعبادت لهم لا قبول كات. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.